کورد لەناو دڵایە لەناو خوێنایە لەناو ڕۆحایە خوای گەورە لەناو دڵمانایە کوردبوونیش هەر لەناو دڵمانایە. ئەمڕۆ هاتووتە ئێرە ئەتێ چ پەیامێک بگەێنی وەکو خاتوونێک؟ ئەمێ پامێک بگەێنین خاتوون کە شتێکی زۆر زۆر بەرزە و شتێکی ئینسانێکی زۆر زۆر گەورن هەرگیز نایدۆڕێنین و هەرێ بینەوە. ئەمە چییە لە سەر ناوچەوانە دروستە کرد؟ ئەوە خۆرەکەیە. خۆرەکەیە؟ بەڵێ. ئەتەوێت بڵێ چی بە خاتوونەکان بڵێ؟ هەمیشە گەشاوین قەت ناڕوخین قەتیش ناکەین هەمیشە بەرزین. ژە کردو بە کەزیش؟ بەڵێ هەمیشە گەزی ئەبین گەزی بووین و هەر گەزی ژەبین. بەسۆ بە کورتی پێناسەی کوردبوونم بۆ بکە کوردبوون لای تۆ چییە؟ کورد لەوانەیە بەوتن هیچ پێناسەیەکی نەبێت چونکە زۆر زۆر گەورەیە لە وتن لە کردن و لە کردار. ئەوەی کورد ئەیکات و ئەوەی کورد لە توانایەتی بڕوان ناکەم هیچ لە قەومەکانی تر هەیان بێ لە تواناشیانە بێ و هەمووشی دیارە و هەمووشی ئەیبینێت و کورد هەرگیز ناڕوخێ. کورد لەناو دڵایە لەناو خوێنایە لەناو ڕۆحایە خوای گەورە لەناو دڵمانایە کوردبوونیش هەر لەناو دڵمانایە لەبەرەوە جێگرەوەی نییە.